وتەبێژی کۆمەڵ هۆشداری دەدات لە ئەگەری ڕێکنەکەوتنی جووت حیزبی دەسەڵات لەسەر دیاریکردنی یەک کاندید بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق و ڕای دەگەێنێت دەبێتە هۆی پێشهاتێکی نەخوازراو لە هەرێمی کوردستان. محەممەد حەکیم وتەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیام ئاشکرای کرد وەک کۆمەڵ تا ئێستا هیچ بڕیارێکیان لەسەر متمانە بەخشین بە هیچ کاندیدێک نەداوە. اتفاقەیە کە دوجار ماڵی کوردی لێک ترازانەوە ینی سە لێک ترازانێکی خراپەیە ینی دۆخی ئێستا ناشوبێتە 2010 ینی دۆخی ئێستا دەراویشتی خراپترێ بێ. لە درێژەی قسەکانی وتەبێژەکەی کۆمەڵ دەڵێت بەشێکی زۆری هاوڵاتیان هێندەی نردنی 200 میلیارد دینارەکەیان لا گرنگە، نیو هێندەی ئەوە بە گرنگیەوە لە پۆستی سەرۆک کۆمان ناڕوانن، جەختیش دەکاتەوە شەڕەکە بۆ پۆست و ئیمتیازاتی حیزبی و کەسیە. خەڵک لای مهمنیەکێ بێتە سەرۆک، خەڵ لای مهمە 200 میلیارەکە یەت معاشەکەی وەرگرێ یان نا، ینی یەکدەنگیش بن لە بەغدا یەکێتی و پارتی زیاتر بڵێن زیاتر بۆ پلە و پۆستە و شەڕی پۆستەکانەکە کرێ و شەڕی کۆمەڵی ئیمتیازاتی زۆرەکە لە بەغدا هەن. ئەمانی کە لە 2003 چوون کوردی خۆمان و بەرپرسان هەموو دەستی بەسەر خانوو ئاگرتووە و خانوو هەیە ئیفرۆشێ بە 18 میلیۆن دۆلار و هەیە داتەکرێ ساڵانە ملیۆنی دۆلار، 2 میلیۆن دۆلار، 3 میلیۆن دۆلار. ئێستا هەمووی چاوی لەوەی خانۆکەی لە دەست دەرنەچێ. محەممەد حەکیم لە بەشێکی دیکەی بەرنامەکەدا ئاماژەی بۆ ئەوە کرد بازرگانی بە دەنگی پەرلەمانتاران و وەزارەت و بەڕێوەبەرایەتیەکانی عێراقەوە دەکرێت، هاوکات جێبەجێکردنی سیناریۆی پێکێنانی حکومەتی زۆرینەی بە ئەگەرێکی قورس نەبینی، بەڵام پێی وایە تەمەنی حکومەتی لەو شێوە کورد دەبێت و مەساڵحەکان دابەش بوونە و وەزارەتەکان ئەفرۆشرێن و ئەکڕێن و دەنگی پەرلەمانتار کڕین و فرۆشتنی پێوەکرێت. تەوان ئەمەی کە باوە و ئەمما خۆم مەبەست هەمویان نییە، هەش پێوە لە ناو سوننەیە لە ناو شیعەیە خەڵکی محتەرەم و بەڕێزن کە دەنگی خۆیان نافرۆش و پێی زانیاری و پێی خوێندنەوە و لێکدانەوەی خۆمان حکومەتی زۆرینە لە عێراقا بەو تەشکیلی کە باسەکرێت لەوەی زۆر نەخایەنێ یان لە دایکیش ناوێت احتیمالە لە دایک بێ، بەڵام پێ ناچێت زۆر بخایەنێت تەمەنی زۆر بێ. باشە ئەی پۆستی سەرۆکایەتی هەرێم لایەو نییە، ئەی پۆستی سەرۆکی حکومەت لایەو نییە، ئەی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمانش لایەوانە قەینا تۆ نە لە حکومەت سەرۆکایەتی زۆرەی خوا، نە لە هەرێم سەرۆکایەتی زۆرەی خوا، لە پەرلەمان سەرۆکایەتی زیاتری خوا. دوو دەنگ بە دەنگێکە، ینی خۆ دیارە لەبەرەوە لەوێ چاوەڕوانەکە لە پارتی زیاتر بێ کە دەست پێشخەر بێ بۆ یەخستنی ماڵی کورد. ساڵی 2017 پارتی دیموکرات سەرکردایەتی ئەنجامدانی ڕێفراندۆمی کرد و بانگەشەی ڕاگەیاندنی سربەخۆیی دەکرد، کەچی ئێستا بەرپرسانی ئەو حیزبە هاوشانی هاوبەشەکەی دەسەڵاتیان لە بەغداد شەڕی پۆست و عێراقی بوون دەکەن. لە کاتێکدا پێشتر هەر لایەن و پەرلەمانتارێکی کورد لە بەغداد دژی سیاسەتی شکست خواردووی هەولێر قسەی بکردایە بە خاکفرۆش و خائین تەخوین دەکرا.